ئەم وەکە ئۆفیسە پاراستنا زارۆکە و دەستەیە کاروباری جوواکی لە هەرێما جەزیرە ئەم مەتخواست ئەم جارای کەمی ji بۆی ڕاگەاندنێ ئەم وەکە بەیانێکی بدن بۆ ئەv زارۆکەی و هاتین بەگەراین ئەو هاتی تەسلیمکردن. هذا المؤتمر هو من أجل إعطاء ئەم کۆنفرانسە بۆ ڕاگەیاندنی بەیاننامەیەکە سەبارەت بە نووسینگەکانی پاراستنی مناڵ لە کاتی ململانە سەربازیەکاندا بە گوێرەی ئەو ڕێککەوتن و یاداشتی لێک تێگەیشتنەی کە لە نێوان هێزەکانی هەسەدە و هێزەکانی هاوپەیماناندا ئیمزاکرا نووسینگەی گشتی پاراستنی منداڵ چەند نووسینگەیەکی نوێی کردەوە. ئەم دوو نووسینگەی ئێستاش سکاڵای ئەو کەسانە وەردەگرن کە منداڵەکانیان لە خوار تەمەنی 18 ساڵیەوەن و پەیوەندیان کردو بە ڕیزەکانی هێزە چەکدارەکانەوە. هەموو ئەو منداڵانش کە لە خوار تەمەنی 18 ساڵیەوەن بەخواست و ئارزی خۆیان پەیوەندیان بە هێزە سەربازیەکانەوە کردووە. بەڵام لە ئێستادا هەندێک لە خێزانەکان سکاڵیان بۆ ئێمە بەرز کردوێتەوە و ژمارەیەک منداڵمان ئازاد کردووە و دەرگاکانی نووسینگەکانمان کراون بۆ گێڕانەوەی ئەو منداڵانە.